بەڕێوەبەرایەتی چالاکی وەرشی و دێدەوانی پەروەردەی گشتی هەولێر هەڵسا بە ئەنجامدانی پاڵەوانێتی یاری تۆپی بالەی کوڕان بۆ قوتابخانە ئامادەیەکانی سنووری پەروەردەکانی کەوا هەر حەوت پەروەردەکە بەشداریان کرد و بە شێوازی یەک یاری دۆڕان دەرچوون بەڕێوەچوو. هەردوو تیپی پەروەردەی مەخمور و شەقڵاوا لە یاری کۆتای ڕوبەڕوو یەکتر بوونەوە و دوای ڕکابەرێکی بەهێز و یەکسانبوونیان بە گێمێک لە گێمی کۆتایی پەروەردەی مەخمور یاریەکەی لە بەرژەوەندی خۆی یەکلا کردەوە و بووە پاڵەوان. توانیمان ئاستێکی زۆر باشمان پێشکەش کرد توانیم گەین بە یاری کۆتایی بەس یاری کۆتاییش ئاستێکی زۆرمان باشمان ئەوە کرد پێشکەش کرد بەرامبەر ئەوە پەروەردەی شەقراوە لە کۆتایی دەتوانیمان سەرکەوتوی بەسەریاندا. بەڕاستی پاڵناواتیش زۆر خۆش بوو ئەمە سەرەتا دەتوانین دویاری سەرەتای گەمەی یەکەم دویاری بەدەست بێنین دواتر گەمەی دومیشمان کرد ئەویشمان بردەوە بەڵام بەداخەوە ئەو جارەی بەختوارمان نەبوو لە بەرامبەر پەروەردەی مەخمور دوو بە یەک دۆڕاین هەتا ئاخیری شاتین بەس بەداخەوە مەختیارمان نەبوو. خول و چالاکی وەرشەکان لەسەر ئاستی پەروەردەکان ماوەی نزیکەی 5 ساڵ ئەنجام نەدراوە. ئەم پاڵەوان تێدەبێتە دەستپێکی دەستکردنەوە بە چالاکیەکان و وا بڕیارە لە داهاتوو پاڵەوانتەکانی فوتساڵ و تۆپی سەرمێز و باسکەش ئەنجام بدرێت. چەندی ساڵە 4 ساڵ دەبین کە ئەم خولانە ڕاوەستا بوون دەستخۆشی لە بەڕێوەبەرایەتی چالاکی قوتابخانەکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر دەکەین کە توانیان ئەم ساڵە ئەو خولانە بەڕێوە ببن و بەردەوامیش بە خولەکان بدەین هیوادارین پەروەردەکانیش خۆیان بۆ ئامادە کردبی بۆ ئەو ئەنجامدانی چالاکیەکان. هەستان بەکردنەوەی خولی تۆپی بالە بۆ حەف پەروەردە لە خۆی دەگرێت هیوادارم بەڕێوەبەری گشتی چۆن پاڵپشتمانی کردی هەر پاڵپشتمان بی و لە دوای خولی بالە خولی فوتسالی کچان و تۆپی سەرمێز و تۆپی باسکەش دەکرێتەوە ئینشاڵڵا بەردەوام دەبین لە چالاکیەکان. دوای کۆتایی هاتنی پاڵەوانتێکە خەڵات و ڕێزێنان بەخشایە ناو بژێوانان و سەرپەرشتیاران و ڕاگەیاندنەکان و یاریزانانی هەردوو تیپی یاری کۆتایی جامی پلەی یەکەمیش بە پەروەردەی مەخمور و جامی پلەی دووەمیش بە پەروەردەی شەقڵاوە درا. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.